بەسیۆن بەخوا هەموو ساڵی حەج بکەی عومرە بکەی پێنج فەرزە لە مزگەوت نوێژ بکەی یەک جوێن و گوناحی لە کۆڵ نابێتەوە ئەوەی کە جوێن بێ و حەقی خەڵک بێ جوێنێکت بە من داوە منی جوێنێکم بە تۆ داوە هەزار حەج و عومرە بکەی لەسەرمان نامێنێت چونکە ئەوە حەق الناس کەواتە ئاگاداری خۆت بە دەمی خۆت بگرە و تەحەمولکە ئەوەی بوختیانت بۆ دەکات هەواڵی خوایکە دوعای لێ بکە بەڵام جوێن بە خەڵکی مەدە قسەی نەشیا و بە خەڵکی مەڵێن ئەچن جوێن بە باوباپیر و بە گۆڕی باوباپیریشی ئەدەن ئەمە کەی ڕەوشی ئینسانی موسڵمانە ئیمامی ئەوبەکر ڕزای خوای لێ بێ پیاوێک وتی جوێنێکت پێ ئەدەم ئەی ئەبوبەکر جوێنەکەت لەگەڵ تا بڕاتە ناو گۆڕەکەەوە ئەوەندە ناشرین بێت ئیمامی ئەوبەکر ڕزای خوای لێ بێ فەرمووی لەگەڵ مندا ناڕواتە ناو گۆڕەکەەوە جوێنەکەی کە داوتە لەگەڵ خۆتا دەڕواتە ناو گۆڕەکەەوە سوێن بەخوا هەر جوێنێکت بە خەڵکی دابێ هەر کۆمنتێکی ناشرینت کردبێ جوێنت بە خەڵکی دابێ